ئەم کاتتان باش هەموولایەک بەخێر بێن. پوختەی راپۆرتی ڕێکخراوی بیمە بە مافەئابووری و کۆمەڵایەتیەکان لەبارەی بەشێک لە مافەئابووری و کۆمەڵایەتیەکانی و هەروەها قوربانیانی ڕووداوەکانی شوێنی کار گیان لە دەستدان. لە یەکی ئایاری ئەم ساڵ کرێکاران لە سەرتاسەری دنیا لە جیهانێکی پڕ چینایەتی و چەسانەوە و نادادپەروەری یادی 138 ساڵەی ڕۆژی جیهانی قوربانیان و تێکۆشانی کرێکاران دەکەنەوە. لە هەموو خوشبنێکی ئەم جیهانەدا هەمووان بەیەکەوە هاوار دەکەن جیهانێکی تر لە توانادا هەیە، جیهانی یەکسانی و دادپەروەری. ڕێکخراوی بیمە بە مافەئابووری و کۆمەڵایەتیەکان ساڵانە بە شێوەی خۆبەخشانە بەبێ بوونی هیچ پاڵپشتێکی دارایی نێوخۆیی و نێودەوڵەتی چاودێری و مۆنیتەرینگی بەدواداچوونی ڕەوشی مافەئابووری و کۆمەڵایەتیەکان و ژینگەی کارکردن لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکاتن. پوختەی ئەم راپۆرتەی پێشکەشتان دەکرێت. میتۆدۆلۆژی پوختەی ئەم راپۆرتە بریتە کە بە هاوکاری ڕێکخراوی پاو لە ڕێخستنی ئەو پرێنس کۆنفرانسە ئەنجام دەدرێت. بریتە لە کاری گروپی چاودێری و بەدواداچوونی ڕێکخراوەکان کە لە کۆمەڵی کوڕوکچ و لە ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوی کرێکاری و سەندیکایی پێکاتووە، لەگەڵ دیدار و چاوپێکەوتن و زانیاری لە میدیا و راپۆرتەکانی سەندیکا و ڕێکخراوەکان و وەزارەتی پلاندانان و سەرچاوە فەرمیەکان و ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان. ئەم داتانەی بۆتان دەخوێنەوە بریتە لە پوختەیەک لە راپۆرتێک کە لە کۆتایی ئەم ساڵ بە شێوەی فراوان و وردەکاری بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان دەیخێنە ڕوو. بەهۆی تەواو نەبوونی پرۆسەکانی بەدواداچوون راپۆرتی کۆتایی ئێمە تەنیا بە شێوەی پوختە بەشێک لە ڕووداوەکانی شوێنی کار گیان لە دەستدان بەڵاو دەکەینەوە. ئامانجمان لە خستنە ڕووی ئەم راپۆرتە شیکاریەکانی خستنە بەرباسی دۆخی ڕاستەقینەی ژیانی ڕۆژانەی کرێکاران و کارمەندانە بە مەبەستی چارەسەرکردن و بەدواداچوونی لایەنە پەیوەندیدارەکان و دروستکردنی ڕای گشتی هاوکات جگە لە خستنە ڕووی بەشێکی واقعەکە چەندین پێشنیاری جێگرەوەش بۆ چارەسەری خراوەتە ڕوو. دەبێت ئەوەش باز بکەین ئەوەی ئێمە دەیخێنە ڕوو بەشێکی بچووکی وێنە گشتەکەیە، چونکە کاری چاودێری و مۆنیتەری ژینگەی کار و مافەئابووری و کۆمەڵایەتیەکان پێویستی بە کارکردنی زۆر لەوە زیاتر هەیە کە ئێمە توانیمانە ئەنجامی بدەین. هاوکات هێشتا پرسی مافەئابووری و کۆمەڵایەتیەکان و ژینگەی کارکردنی ڕۆژانەمان نەبووتە پرسێکی سیاسی و ئابووری لایەنە سیاسیەکان. بە جۆرێک ئەوەندەی بابەتی لاوەچی و ساختە دەبێتە بنەمای هەواڵی ڕۆژنامەوانی و جێگای بەیاخی لایەنە سیاسیەکان و بەرپرسان. پرسی ژیان و ژینگەی کارکردن نەبووتە بابەتێکی وەها. ئەمە ژێچێکە لەو بابەتانەی دەی بیکەنە خەمێکی گشتی لە پێناو بەرژەوەندی داهاتووی مافەکانی مرۆڤ و کرێکاران و نیشتیمانەکەمان. نەتەوە یەکگرتووەکان ساڵانە ڕۆژی 28 نیسانی وەکو ڕۆژی جیهانی سەلامەتی تەندروستی کرێکاران لە جیهان دیاری کردووە. لەم بارەیەوە لە ئامارێکی ئاماژە بەوە دەکاتن کە 745,000 حاڵەتی گیان لە دەستدان لە جیهان تۆمار دەکرێت تەنها بەهۆی زۆری کاتژمێرەکانی کارکردن. ساڵانە نزیکەی 3 ملیۆن کەس بەهۆی بەرکەوتنیان یان کەوتنەوە خوارەوەیان بۆ کارە جیاوازەکان لە شوێنی کار گیان لە دەستدەن. لە 142 وڵاتی جیهان کە هەرێمی کوردستان و عێراق یەکێکە لەوانە، زیاتر لە 3 ملیۆن کرێکار ناتوانن بە بەڕێوەبەرەکانیان بڵێن ئەو کارەی ئەنجامی دەدەن مەرجی سەلامەتی تێدا نییە، ئەوەش لە ترسی سزا و دەرکردنیان و لە دەستدانی کارەکانیان. لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ساڵی 2022 41 کرێکار گیانیان لە دەستداوە، دەیان کرێکاریش بریندار بوونە. ئەم ئامارە لە ساڵی 2023 12 بەرز دەبێتەوە بۆ 53 کرێکار. لەو ڕێژەیەدا 12 کرێکاری هاتوون. تەنها لە سەرەتای ئەم ساڵ 2024 تاوەکو یەکی ئایار کە ئەمڕۆ دەکا 17 کرێکار گیانیان لە دەستداوە. ئەمە جارێشتر بە ڕێژەی 115 بەرز دەبێتەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو. هاوکات بە ڕێژەی 125 بەرز دەبێتەوە بەراورد بە ساڵی 2022. ڕێژەی قوربانیانی ئەم ساڵ بە پێی شارەکان بەم جۆرە دابەش بوونە. لە شاری سلێمانی کە زۆرترین قوربانی بەرکەوتووە 9 کرێکار، هەولێر 6 کرێکار، دهۆک 2 کرێکارە. سەبارەت بە مافەئابووری و کۆمەڵایەتیەکان ئەم پێشێلکاریانەی خوارەوە لە ئەنجامی تۆمارکردن و بەدواداچوونی تیمەکان تۆمار کراوە.
زیادبوونی دیاردەی بێکاری و هەژاری کە بە پێی ئامارەکانی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2018 گەیشتۆتە 5.46. ئەم ڕێژەیە بە پێی ڕاگەیاندنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق لە ساڵی 2022 گەیشتۆتە 12 لە هەرێمی کوردستان و 34 لە عێراق. هەندێک سەرچاوە ئاماژە بەو ڕێژەیە بەرزتر دەکەن بۆ دڵنیابوون لە ڕێژەی هەژاری و بێکاری پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی پلاندانان ڕووپێوی تازە ئەنجام بدەن. هاوکات دەبێت ئاماژە بەوەش بکەین بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە بەشێک لەو ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان کەمتر دەخرێتە ڕوو بە ئامانجی ئەوەیە کە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە ئەنجام دەدرێ هاوکاری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکان کەمتر بڕواتن بە پێچاوانەوە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بڕواتن. یەکێک لە هۆکارەکانی هەژاری لە کوردستان مەسەلەی بێکاریە. بەپێی هەندێک سەرچاوە نزیکەی 5,000 گەنج لە هەرێمی کوردستان بێکارن. ئامارەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لە حوزەیرانی 2019 بڵاوی کرایەوە ڕێژەی بێکاری بۆ گروپی تەمەن 15 بۆ 24 دەگاتە 123.9. هەڵبەتە ئەم ڕێژەیە لەگەڵ زیادبوونی هێزی کاری نوێ کە بازاڕی کوردستان توانای دابینکردنی هەلی کاری بۆ نییە لە بەرزبوونەوەدایە. بە تایبەتی ئەگەر ڕێژەی خوێندکارانی دەرچوو لە کۆلیژ و پەیمانگاکان لە بەرچاو بگرین هەلی کارکردنیان لە کەرتی گشتی نەماوە. هەندێک سەرچاوە ئاماژە بۆ زیادبوونی بێکاری بۆ 125 لە ناو ڕەگەزی نێرینە و 130 لە ناو ڕەگەزی مێنێ دەکەن بۆ گروپی تەمەن 15 بۆ 24. ساڵانە بەگشتی زیاتر لە 30,000 دەرچی زانکۆ و پەیمانگا هەیە لە هەرێمی کوردستان. زیاتر لە نیوەی دەرچوانی زانکۆکان لە ڕەگەزی مێینەن. لە ساڵی 2013 بە دواوە دامەزراندن لە کەرتی حکومی بەستاوە و هەلی کاریش لە کەرتی تایبەت سنووردارە. ئەو بارودۆخی دروست کردووە زۆرینەی کەسانی بێکار لە کوردستان هەڵگری بڕوانامەی پەیمانگا و زانکۆن بە ڕێژەی 136.49 لە کۆی گشتی بێکاران. بڕوانامەی دیبلۆم و بەکالۆرۆسی سەروتریانەیە. لە ساڵی 2015 تاوەکو ئێستا ڕووپێوی بێکاری ئەنجام نەتراوە ئەوەی بڵاویەکەینەوە بەشێکە لە شیکاری و لە خانەی خەملاندن و دیراساتی خۆمان. ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە دوایین ئاماری خۆی لە ساڵی 2022 لە بارەی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ڕایگەیاندووە. ڕێژەی بێکاری لە پارێزگای دۆک 124.1 لە شاری هەولێر 170.7 لە پارێزگای سلێمانی هەڵەبجەش 111.9 کە بەپێی لە دوانەکانی دەستەی ئاماری ئێم لە ساڵی 2023 ڕێژەی بێکاری لە کوردستان 116.5 لە ناو ڕەگەزی نێر و 113.6. بەڵام ئەو ڕێژەیە لە ناو ڕەگەزی مێینە بەرز دەبێتەوە بۆ 129.6. وەک دەبینن داتاکان بەگشتی ساڵە دوای ساڵ هەڵکشانی مەترسیداری ڕێژەی هەژاری و بێکاری نیشان دەدەن. ئەمە چەندین هۆکاری خۆیەیە کە بواری باسکردنی نییە. هەرچەندە نەتەوە یەکگرتوەکان تێگەیشتنی خۆی لەبارەی کەمکردنەوەی هەژاری و بێکاری بۆ ساڵی 2030 ڕاگەیاندووە و ئێمە بەشێک لە کۆبنەوەکانمان لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ئەنجام داوە بۆ خستنە ڕووی چەندین پلان بە مەبەستی چارەسەرکردنی پرسی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڤژن و ڕوویای حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە تا بێ ئێستا دوایین ڤێرژنی ئەم ڕوویایە نەگەیشتووە. یەکێشتر لە دیادەمەترسیەکان وەک دەرئەنجامی هەڵکشانی ڕێژەی بێکاریە لە هەرێمی کوردستان بریتە لە دابەزینی حەقدەستی کارە. بە جۆرێک بەپێی بە دوواداچوونەکانمان تا دێک سەعاتی کارکردن زیاتر دەکرێت بەبێ حیسابکردنی هیچ بڕەپارایەکی پاداشتی زیادە تەنانەت لە بەشێک لە دەستگا ڕاگەاندنەکانیش. بە جۆرێک لە چەندین شوێنی کار کرێکاران ڕۆژانە زیاتر لە 8 سەعات کار دەکەن بە کەمتر لە 350,000 دینار لە کاتێکە بەپێی ڕێنمایی وەزارەتی کار و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لایەنی کەمی کرێ بە 350,000 دینار دیاری کراوە بۆ کرێکاری ناکارامە غێرماهەر. بەڵام بە شێوەیەکی ئاشکرا ڕۆژانە سەدان گرێبەستی کارکردن لە فەرمانگە دادنووسیەکان بە بڕی 250,000 دینار ئەنجام دەدرێت کە ئەمەش پێشێرکاری ڕوونی یاسا و ڕێنماییەکانە.
بڵاوبوونەوەی دیاردەی بێکاری مەترسیدار دەبێت لە کاتێکە حکوومەت هیچ بیمەیەکی بۆ بێکاری بۆ هەژاران دابین نەکردووە. ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و چوونە ژێر هێڵی هەژاری و زیادبوونی دیاردەی پەراوێزخستن بە شێوەیەکی خێرا. هەڵکشانی فەرمانبەرانی گرێبەست لە دام و دەستگاکانی حکوومەت کە ژمارەیان نزیک دەبێتەوە لە 50,000 کرێکار و کارمەند و مامۆستا، ئەوان لە چاوەڕوانی دامەزراندندان ڕۆژ بەڕێ دەکەن بەبێ دابینکردنی هیچ بیمەیەکی کۆمەڵایەتی. تەنانەت هەزاران لەو فەرمانبەرانە تەنیا وانەبێژ و مافی گرێبەستیان پێڕەوە نابیندرێت و بەشێک لەوە لە ڕاستیە لە ناو دام و دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوەی پارچە بەربڵاو بۆتەوە. ئەمە دۆخێک پیشان دەدا کە تا دێت لە فەرمانبەران و کرێکاران لە دۆخی نادڵنیایی کۆمەڵایەتی و دەرونی ناسەقامگیردا دەژین. دەستەبەرنەکردنی مافی زمانی کرێکاران لە شوێنی کاریان یان بە کەمتر لە بڕی پارەی دیاریکراوە بۆتە دیاردەیەکی بربڵاوی ئەمڕۆی بازاڕی کار و ژینگەی کار لە کەرتی تایبەت. لە کاتێککە بەپێی یاسای خانشنی و دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەگەر پرۆژەیەکی کار یەک کرێکاریشی هەبێت مافی زەمان بۆ کرێکارەکەت دابین کراوە. بەپێی بە دوواداچوونەکانمان پرۆسەی خانشینکردنی کرێکارانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر سنووردار هەڵدەکشێت. بەڕادەیەک لە ماوەی ساڵانی 2013 بۆ 2020 لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەنیا 173 کرێکاری کەرتی تایبەتی ناوەخۆ و دەرەوەی هەرێم خانەنشین کراون. ئەمەش ئاماژەیەکی ترە لەوەی یاساکانی کرێکاران سەرڕای کەموکوڕی لە ناوەڕۆکیان بەڵام لە ئەرزی واقعات جێبەجێ ناکرێت. کرێکارانی کەرتی گشتی فەرمانبەران لە ساڵی ڕابردوو 3 موچەیان پێنەدراوە. بەردەوام کێشەی دواکەوتنی موچەکانیان نەبووە لە کاتی خۆیدا. جگە لەوەش ماوەی زیاتر لە 10 ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە. هاوکات چارەنووسی موچە لێبڕاوەکانی ساڵانی پێشوو یان پاشەکەوتی زۆرە ملەی فەرمانبەران بە نادیاری ماوەتەوە. هۆکارەکانی خراپبوونی ژینگەی کار و قوربانیانی شوێنی کار بەپێی بە دوواداچوونەکانمان بۆ چەندین خاڵ دەکرێتەوە کە زۆر بە کورتی باسی یەکەم. یەکەم، جگە لە بۆشایی کەم و کوڕی و کورتی لایەنی یاسایی، کەمی لێژنەکانی پشکنین و جێبەجێکردنی یاساکانی کرێکاران کە تا بە ئێستا لە هەرێمی کوردستان لێژنەی سەلامەتی و پیشەییمان نییە، تەنیا لێژنەی زمانی کرێکارانمانێ لە ئاستێکی زۆر کەمە کە توانای بە دوواداچوونیان نییە. نەبوونی چاودێری پێویست بۆ سەرخاوەنکارەکان و جێبەجێ نەکردنی سەلامەتی پیشەیی، لاوازی ڕۆڵی داواکاری گشتی و دادگاکان لە بەدواداچوونی کەیسەکانی قوربانی شوێنی کار، لاوازی ڕۆڵی سەندیکاکانی کرێکاران لە بەدواداچوونی واقعی شوێنی کرێکاران لەلایەک و گرنگی نەدانی میدیاکان و ڕای گشتی بە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان بەرەخراوەکانی کۆمەلگای مەدەنیشەوە. ئەوەی ماوەتەوە وەکو دواتێگەیشتنی خۆمان بە تێگەیشتنی ئێمە چەمچی گەشەپێدان کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان و لەلایەن دوایین تێگەیشتنی حکوومەتی هەرێمەوە زۆر باسەکرێەوە بەشێکە لە ئەجندا. بە جۆرێک دەبێ ئەم گەشەپێدانە پێناسە بکرێتەوە کە دوور بێ لە ئابووری بەرخۆری و فرۆشتنی نەوت و بەرزکردنەوەی باڵەخانەکان. گەشەپێدان و بەرمڕکردنی هەژاری پرسێکە گرێدراوە بە ئاستی دابینکردنی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان کە خاڵە سەرچیەکانی خۆی دەبینێتەوە لە دابینکردنی کار و ژینگەی کاری گونجاو و بیمە کۆمەڵایەتیەکان و بیمەی تەندروستی و خوێندنی خۆڕایی و ئاو هەوای پاک لە چوارچێوەی ڕەچاوکردنی عەدالەتی کۆمەڵایەتی. لە هەموو کات لە ئێستادا پێویستمان بە یاسایەکە بۆ معالەجەکردنی پرسی هەژاری لە هەرێمی کوردستان و دانانی سیستەمی پاراستنی تۆڕی کۆمەڵایەتی و زۆر سوپاس.